بەڕێزان ئەم کاتتان باش ببورن لە دواکەوتنی بەرنمەکە لە کاتی دیاریکراوی خۆی. تا دێت ڕێژەی هاتنی ئاوارەکان بۆ هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوون دەکات. ئەمەش وەک بەرپرسانی هەرێم دەڵێن بارگرانێکی زۆری بۆ هەرێمی کوردستان دروست کردووە. بە جۆرێک هاوشانی بەشێک لە ڕێکخرا و لایەنە پەیوەندیدارەکان هۆشداری دەدەن لە دۆخی ژیان و گوزەرانی ئاوارەکان. لە دوای دروستکردنی لیژنێک لەلایەن حکوومەتی عێراقیەوە بە تایبەت بۆ هاوکاری و ئاوارانەی ڕویان لە هەرێمی کوردستان کردووە. دەپرسین تا ئێستا حکوومەتی عێراق چی کردو بۆ ئاوارەکان؟ وەزارەتی کۆچ و کۆچبەران تا چەند ئامادەکاری لە دروستکردنی کەمپی نیشەجێبوون و دابینکردنی پێداویستەکان بۆ ئاوارەکان تەرخان کردووە. پلان و بەرنامەی چی دیکە هەیە بۆ هاوکاری زیاتری ئاوارەکان؟ دوای بەدەمەوە هاتنی ژمارەك لە وڵاتانی بیانی بۆ هاوکاری هەرێمی کوردستان، وەزارەتی کۆچ و کۆچبەران تا چەند لەو هاوکاریانە ڕازین. بەڕێزانم تەوەرە ئەم پرسیارانە لەگەڵ کۆمەڵی پرسیاری دیکەی پەیوەندیدار بە ڕەوشی ئاوارەکان و هاتنی ئاوارەکان بۆ هەرێمی کوردستان تاوتو دەکەین بۆ بەسەش بەڕێز دکتۆر دیندار نەجمان دۆسکی وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق لە ستۆدیۆی NRT لە شاری دوهۆکەوە لەگەڵمان دەبێت. ئێوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک دەتوانن پرسیارەکانتان بە کۆمنت لە پیج NRT لە چوارچێوەی تەوری بەرنمەکە بە کۆمنت بۆمان بنووسن. سوپاسان دەکەین. کاک دیندار، ئەم کاتت باش، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان لە بەرنمەکە. دەمەوێت ئێستا بەڕێزتان وەکو وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراقی ڕەوشی ئاوارەکان بە تایبەت ئەو ئاوارانی ڕویان لە هەرێمی کوردستان کردووە و بە تایبەتیش لە پارێزگای دوهۆک بەو پێی زۆرترین ئاوارە ڕووی لێ کردووە. بەگشتی ڕەوشیان چۆنە؟ بار و گوزەرانی ژیانیان چۆنە؟ سلام بۆ بینەرانی کەناڵی NRT. بەڕاستی ڕەوشی ئاوارەکان ڕەوشێکی باش نییە، ینی ڕەوشی خراپە. بە تایبەتی کوردستان چەند شەپۆلی ئاوارەکان بینیوە، ژمارەکەش ئەوەندە زیاد بووە لە تاقەتی بڵێم حکوومەتی هەرێمی کوردستانش و خەڵکی کوردستانش دەرچووە کە ئەم هەموو ژمارە استیعاب بکرێت. ڕەوشیان لەگەڵ ئەو هەموو یارمەتیە کە کراوە بوو لە هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان، لە وەزارەتی کۆچ و کۆچبەران، لە ڕێکخراوانی و دەوڵەتەکان، بەڵام تا ئێستا وڵا ڕەوشیان ئەوەندە ینی باش نییە. بڵێم من زۆر متەفاڵم کە ئێستا بتوانین بەم وەختە کوردایان یاتوانین هەموو پێداویستەکان دابین بکرین. بەڵام ئێمە وەکوزەت و کۆچ و کوچبەران کوسپەی هەرە گەورە لە بەردەم ئێمە بوو بەڕاستی و حکوومەت ئیتیحادیشەوە بووە کە بودجەی 2014 ساڵدا نەقررا بوو کە بودجە نەبووە. دەسەڵاتی ئێمە بەڕاستی وەکو هەموو وەزارەکان بەتایبەتی وەزارەتی کۆچ و کوچبەران نەک نەبوونی پارە بووە، بەڵام نەبوونی دەسەڵات بووە بوو، ینی کڕینی شت بوویان مەسەلەن. بەڵێ کەواتە ئامادەکاری ئێوە چی بۆ وەزارەتی کۆچ و کۆچبەران؟ باس لە پرسی بودجە گرفت بووە لە بەردەم ئێوەدا، بەڵام ئێوە ئامادەکاری ئێوە وەکو وەزارەتی کۆچ و کۆچبەران بۆ ئاوارەکان بە تایبەتەوانی لە هەرێمی کوردستان چی کراوە، چیتان کردووە؟ ئێمە لە دەستپێکی ڕوویدانەکە کە لە دەهی 6 بووە بەپێی دەسەڵاتی هەمان بووە کە ئێمە دەمانتوانی ئەو دەسەڵاتی کە ئێستا هەمان بووە پێشی مسادقە لەسەر بودجە بکرێت، تەنها کڕینی شت بووە بە 50 ملیۆن مانگانە، ینی وەزارەت ئەوەندە دەسەڵاتی هەبووە. بەڵام ئێمە توانیمان مەسەلەن وەکو سێ پارێزگای هەرێمی کوردستان مثلا بگین هەر پارێزگایەک جودا بتە، دوای کڕینی کەلوپەل جودامان گردووە. مثلا خواردن بووە، بڵێم وەجباتی جاهز بووە، ئاو بووە، تا 2 ملیارش پێشەوەی کە 10 ملیار بۆمان تەخسیس بکرێت بۆ ئەوەی پێداویستەکانی ئاوارەکان لە هەرێمی کوردستان و لە عمومی عێراقیانی یارمەتیان بدین. تا 2 ملیار 3 ملیار دیناری عێراقی ئەو شتانی کە بڵێم تاریە، ینی ئاوە وەجباتی جاهز بووە، چادر بووە، ئەو شتانە بەڕاستی ینی حەجمی ینی ئەوانەکان کە وەکو حەجمی جغرافی بڵێم قەبار بووە هەر لە دیالە و خانەقین تاکو بگێتە سنجار، ئەوە مەساحەکی گەورە بووە تا نەجەف و کەربەلا. دووەمش ینی ژمارەکەیان زۆر بووە، فترەکەش کورد بووە. وەزعی هەموو دەستگای حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان تێکیان دابوو، نانتوانی بەو لە زوبەزە بتوانن هەموو شتەکان دابینکردن. 10 ملیاریان بۆمە تەخسیس کرا وەکو وەزارەتی کۆچ و کوچبەران. چەند گرێبەستێکمان لە هەرێمی کوردستان دروست کردووە، تقریباً
هزار برم باسک و سلای غذایی بووە و صحی بووە لەگەر 5,000 سلاجەی 5 قەدەم لەگەر 5,000 ئەی سەبارەت بە دروستکردنی کەمپ کارکراوە بۆی کە ئێوە وەزارەتی کۆچ و کۆچبەران کەمپ دروست بکەن بۆەوەی کە ئاوارەکانی تێدانی شەجێ بن دیسان شتی دیشان سێتی مەطبەخیەوە دەربارەی کەمپەکان کە لە کۆتایی مانگی 6 ئەمە لەپە لە دەستی وەزارەتی هێژرە و مهاجرین نەما لژنەکی لەبەرەوە کێشەکە زۆر گەورە بووە لژنەکی تایبەت بۆ دروستکە هاتە دروستکردن بە سەرۆکاتی بەرز جێگیری سەرۆکی وەزیران دکتۆر ساڵح المطلق و منیش جێگیری ئەوەم ینی چەندین وەزارەت مەسەن وەزارەتی کوچ و کۆچبەران وەزارەتی سەحا وەزارەتی تیجارە مرکز عملیات چەندین ئەندامی تێدا لە هەموو وەزارەتەکان تاک و دیفاع و داخلیە ئێستا ئەو لژنە بەرپرسە کە پێشکەشی ئەم خەدەمەتە بۆ پەنابەران بکرێت ئێمە لە ڕۆژی دووەمی تەشکیل لژنە کە لە ڕۆژی دووەم وەکو وەزارەتی کۆچ و کوچبەران کە باری گران ئەڵێم لەسەر شانی ئێمەیە حتا لە لژنە تەکلیفی ئێمەکە وەکو وەزارەتی کۆچ و کوچبەران ئەم شتانە بکەین ئێستا قەرار بووە هەر خێزانێک ملیۆن دیناریان بدینێ ئێستا دەستمان پێکردووە تقریبەن ئەمە مانگە کە دەستمان پێکردووە لە ساتا ڕەمەزانتە ئێستا خەریکین تەوزیعکەین هەر خێزان و ملیۆن دیناریان نادینێ ئەمە سەرجەم خێزانەکان دەگرێتەوە سەرجەم وەخێزانەی کە ئاوارە بوون بە کوردانی ئێزدیشەوە سەرجەم بە هەمووان بە هەمویان بە هەموو حتا هی ئەمبارشیانی ئەوانەی کە پێشی ئەم ئەحداسە شاتونە خەلکی ئەمبار ئەوانش دەگرێتەوە هەر خێزانێک ملیۆن دیناریان دەگرێت بەڵام ژمارەکە زۆرە بەڕاستی ئێمە ئێستا ینی چەندین تیپمان هەیە لە کەرکووک و سلێمانی و دۆک و هەولێر خەریکن بە شەو بە ڕۆژ تا درەنگی شەوش خەریکی تەزجیلن تۆمارکردنی ناوەن دوایی پارەشیان نادنێ ملیارەکە من هەیە دووەمش بە نسبەتی کەمبەکان ئێمە وەکو وەزارەتی کۆچ و کوچبەران هەفت کەمپ کردەوە بۆ لژنەی بڵندە وەکەوەی باسم کردووە چوار لە دهۆکە یەکێک لە هەولێرە دوو لە سلێمانینە یەکێکش لە خانقینە بە وەکشانی ئەگەر چادر بداوەکە غورفەک بتە وەکو بە بلوک تشوا دروست بکرێت یانش بکینە کەرەبان بە هەموو شێوەکان اختراعمان کردووە بەڵام ئەو مانگەی بە تایبەتی ئێمە وەکو وەزیرە کوردەکان لە بەغداد سەحب بووین هاتینەوە ئەوە خۆ تاسیری هەبووە کە من لەوێ نەبمە ئەو مەشروعەکەم بەکان تا ئێستا تاخیر بووە بەڵام ماوە تا ئێستا ینی ڕەنگە لەم نێزیکانە غورفەت عملیات دروست کراوە ئێستا لە هەولێرە غورفەت عملیات پەرەش بۆ تەرخان کراوە کەمپەکانش جزەکە دەبێت بە هەماهنگگی لەگەڵ هەرمی کوردستان و هەر سێ چوار پارێزگەکان ینی سێ پارێزگەکانی هەرمی کوردستان لەگەڵ پارێزگای کەرکووک تەنسیقی بکەینە بەوەی شوێن و شتمان بۆ دیار بکەن تاکو کەمپەکان دروست بکەین کەمپەکان بە جۆرێک دەبن کە سەرجەم ئاوارەکان لە خۆ بگرن واتە سەرجەم ئاوارەکان کەمپەکان هێندە گەورە دەبن کە سەرجەم ئاوارانی کە ڕویان لە هەرێم کردووە جێگان بێتەوە ئەوانەی بڵێم پێشی ئەوانەی کە لە ڕوویدانەکەی شنگار و زومار و ئەو شانە لەگەڵ هەرێمی کوردستان ڕێککەوت بوون کار کەمپەک 2000 خێزان بەحەوینێت ینی 2000 خێزان بووە استعابی 2000 خێزان کردەوە بەڵام دەکرێت ئێستا ئێمە لەگەڵیان ینی میزانە لەژنە میزانێکی باشی هەیە پارە بڵم مەفتوحە ئەکرێ باشتر لێ بکەینە و گەورەتر لێ بکەینە هەدیەوە ماوە لەسەر تەنسیقی غورفەی عملیات و لژنە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتەکانی پارێزگاکان بۆ تەخسیسی شوێن بکرێت خەدەمات بگەین شوێنە تاکۆمە بتوانین دەست بەکار ببین. بەڵێ سەبارەت بە دۆخی ئاوارە ئێزیدیەکان کوردانی ئێزیدی باست لەوە کرد کە ئێستا بودجە مەفتوحە بە تایبەت لەو لیژنەیە کە جێگیری سەرۆکوەزیرانی پێشووی عێراق کە دکتۆر ساڵح مطلق سەرۆکاتی دەکا و بەڕێزیشتان جێگرن لەو لیژنەیە چی کراوە بۆ دۆخی ئاوارە ئێزیدیەکان بە تایبەت ئەوانی کە لە چای شنگالەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا گەشتونەتە پارێزگای دهۆک کە هەندێکیان دۆخی گوزەرانیان ڕەنگە لە خراپترین دۆخدا بێ بە بەراورد بۆ ئاوارانەی کە ماوەیە کاتوندا هەرێم ڕەنگە جیاوازیەکە بێت چی کراوە بۆ ئاوارەکانی کوردانی ئێزیدی لەو لیژنەی ئێوە ئێستا بەڵێ ئێستا ئێمە دەست بەکار بووین بۆەوەی ئەو وەکوڵم ئەو باسکە و سەلەی ینی کەلوپەلی خواردن و سەحی و
سێتی مەطبەخی تەوزیعمان کردووە لە سەریان لەگەڵ پارێزگای دووەکانی ئەوان شوێنەکان بۆمان تهدید دەکەن ئێمەش لەگەڵ ئەچین تەوزیعکەین بۆ بەڕێدەمان هەیە بۆ بەڕێدەشەنە دێنێ سلاجش هەیە لەگەڵ من حەکەی ملیۆن دینارەکەشانی حتا خۆمان ینی ئێستا تیپەکانی ئێمەشنە شاریا و خانەک و بۆەوەی لەوێ شوێنی خۆیان هەنی پارەیان بنیێت تا ئێستا ئەوە کردەوە بۆەوان بێژگەلەوە حتا لە دووەکەش ئەوانەی کە لە پێشتر لە شنگار هاتوونە ئێمە وەکو وەجبەی غیزایی و ئاوشمان وەکو وەزارەتی کوچ و کوژوران پێشکەشمان کردووە لە دەواازای خابوور پێشخابوور وڵات تا ئێستا ئەوەمان بکراوە دی خۆتان دەزانن خەلکی ترشەیە منەظەماتی دووەلی شێمە غرفەی عملیاتشمان هەیە تەواری لەگەڵ منەظەماتی دووەلی لە هەولێرش و لە بەغداش ینی منەظەماتی نێودەوڵەتیش هانیانە دەین بۆ ئەوەی ئەم خزمەتانە پێشکەشی ئاوارەکان بکەن بە تەبەتی برایە زیدیەکان. بەڵێ ئێستا ژمارەی ئاوارەکان ینی گەشتونەتە چەند ئێوە کە تۆماری ئەو ئاواران دەکەن کە ئاوارە دەبن لە پارێزەکانی دیکە عێراقەوە ئێستا ژماری و ئاوارانی کە هاتوونەتە ناو هەرێمی کوردستانەوە ڕێژەکە گەشتوتە چەند؟ واللهی لە من وەکو بەحس بکەم پێشتر ینی پێشم هەموو پێشی حتا ڕێدەنەکانی ئەمبار 40,000 خێزان لە کوردستان بوونە لە هەر سێ پارێزگاکان دوایی تقریبا 6500 خێزان هاتوونە لە ئەمبار و فەلوجە و تکریت و ئەوان هاتوونە ئەم مەوجەی پێشی ینی شنگارش ینی مەوجەی دوای ڕێدانی مووسڵ ینی 96 بەپێی ئامارەکانی لە کوردستانە زیاتر لە 6,000 خێزان هاتوونە لە مووسڵ و سەلاحەدین و دیالە ڕووی لە کوردستانیان کردووە ئەوە بەشگەل لەم ڕێدانە ئەخیرە کە لە تلعفەر لە شنگار و لە زومار و بڵێم بەرتڵا و باشیقە و حەمدانیە شەوەش تایبەتی ئەوانش ژمارەی زۆرە بەڕاستی ئامارێکمان نییە ینی بە دەقیق ئێستا ئێمە لەگەڵ ئەم تەوزیعکردنی ئەم من حیا کە پارە بکەین تەزیلیانەکەین بەڵام ئامارەکانی کوردستان ئاڵێن لە مەلیۆنە 200,000 کەس تێپەر بووانی. بەڵێ کاک دیندار لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک چەند پرسیارێک هاتوون و پرسیارەکان هەندێکیان زیاتر جەخل لەسەر ڕۆڵی ئێوە دەکەن بۆ هاوکاریکردنی ئاوارەکان چی کراوەوە پرسیارێک دەڵێ ئایا چی بکرێ بۆ ئەوەی ئاوارەکان مەترسیان نەبێت ئەمە پرسیارێکە بەڕێزێک کردوویەتی چیت بکرێ بۆ ئەو ئاوارانی کە لە هەرێمی کوردستانە بۆ چوونی هەندێک هاوڵاتیان بۆ جۆرەیە کە ئەگەر لە شار و شارشەکاندا بۆ جۆ نیشتەجێ بن لە ئایندەدا مەترسیان دەبێت ئەگەر دروستکردنی کەمپ بۆ ئاوارەکان دواب بکەوێت بەتابەت کەمپەکان ئەگەر جێگەی سەرجەم ئاوارەکانی تێدا نەبێتەوە. وڵی کەمپەکان منش قەناعەتم وایە کەمپەکان ینی گرنگتری شتەوە دەبی تەرکیز لەسەر کەمپەکان بکرین چونکە بزوربیان لەناو مەکتەب و مەدرسە و ئەوەنە و مۆسمی بڵێم دەست پێکردنی خواردن و امتحاناتش نزیکە ینی وەکو پێزانی نەڵێم لە دۆک تەجیل کراوە مۆزا بەڵام ئەو پەریمانگەکە تەجیل ئەکرێت کەمپش وەکو خۆتان ئەزانن شتێکی ئاسانیە نەتەنها چادرەکە و دێنین دانین دەبی خدمات لێ بتە بنیای تحتیە بتە کارەباها بتە یعنی شتی حەمام و مەطبەخ و شتانە بنیای تحتیەوێ ینی هیچ کەمپەک نییە بەوە حەجمە بڵێم 2000 ئێمە بتوانین کێمتر لە دووان گەنیتەوە بکینە لەبەرەوە من تەرکیز لەسەرەوەگرین حتا لە گەل لژنەی عولیا تەرکیز لەسەر دروستکردنی کەمپەکانەکەین بۆەوەی ئەم خەڵکە ئەگەر دەزانی باشترین چارەسەرەوە بگەرنە شوێنی خۆیان چونکە لە هەموو دنیا ئەوارەکان حەلی باشتر حەلەوەیە کە شوێنەکانیان ئازاد بکرێن و دووبارە بگرنە شوێنی خۆیان لەوێ یارمەتیان بدەین ئەمما لەناو کوردستان ئەم حەجمە بەڕاستی ئێستا وەکو شارێکی وەکو دۆک بڵێم حەجمی ئاوارەکان ڕەنگە یان بەقەت خەڵکی دۆک بتە یان زیاترش بتە هەدی استیعابیان زۆر زەحمەتە بکرێت بەو شوێت و هەموو خەدەمات هەموو شتیان بۆ تەوفیرکیە ئەوە شتێکی ئاسان نییە ینی بەڵام بەڵێ کاک دیندار لەو معاناتە و لەو نەڕەحەتیە بۆیان تەخفیف بکەین. بەڵێ پرسیارێکی دیکە هەر سەبارەت بە ئەم بابەتە دەپرسێ ڕاستە ئاوارە و پەنابەر مافی هەیە هەم لە ڕووی ئاینی و هەم لە ڕووی مرۆڤدۆستیەوە ڕێزی لێ بگیرێت و پێداویستی ژیانی بۆ فەراهەم بکرێت
بەڵام مافەوە ناگەنێت کە لە ڕووی ئەمنی و چاودێری و ئەمنیەوە فەرامۆش بکرێن. بۆچونتان چیە سەبارەت بە داواکاری بەشێک لە وڵاتیان لە هەندێک لە شار و شاوچەکانی کوردستان بۆ ئەوەی کە ئاوارەکان بچنە ناو کەمپەوە بەڕێزیش باس لەوە کرد کە کاتی دەوێت دروستکردنی کەمپەکان ئەمڕۆژ ئاگادارن کە وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان بۆ ماوەی مانگێک باسی لەوە کرد کە بۆ ماوەی مانگێک تاقیکردنەوەکانی پۆلی 12 خولی دووەمی پۆلی 12 دواخستووە بەتایبەت کە زۆینی قوتابخانەکان بە تایبەتریش لە پارێزگای دۆ کە ئاواری تێدایە ئەگەر ڕێوشێنێکی دیکە نەدۆزرێتەوە و دروستکردنی کەمپیش کاتێکی زۆری بوێ پێدوانیە کارەکاتە سەر بەتایبەت دواکەوتنی پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستانە بەهۆی ئەوەی کە لە قوتابخانەکان دەدەنراون ئاوارەکان. بێگومان ینی من بە هەر بۆ ئەوەی شتێکم ئەم برانە پەنابەر نین ئەمانە ئاوارەنە چونکە پەنابەر دەبی خەڵکی ئەم وڵاتە نەبێتە ئەمانە هاوڵاتی خۆمانین کوردن عێراقینە ئاوارەنە ینی مستەلاحی ئاوارە بەکاردێنین بووان وەکو بەعەرەبی بڵێن نازح ینی نەک لاجە نین پەنابەر بن وەکو بەحسم کرد ینی بەڕاستی ئێستا ئەم فشارێکە لەسەر کوردستان بووە تاسیر و داخباری لەسەر هەموو مەجالاتی کوردستانە چ خواندن بتە باری اقتصادی بتە باری ژیان بتە ینی لە هەموو شتێکەوە بێژگە وەکو ینی بڵێن ئێستا دەوری 2030 پەنابەری ڕۆژاوای کوردستان لێرەنە ینی ئەوش ژمارەی گەورەیە من دیسان هەر تاکی دەکەم کەمپەکان دەبی ئەولەویەت هەبتە بە زووترین وەخت کەمپەکان بۆ دروست بکرێت لە کەمپەکان باشترەوەیە کە بە جهدێکی دووەلی و نێودەوڵەتی ئەوان شوێنەکەیان ڕێزگار بکەنێت لەم ڕێکخراوە تیرۆریستەکە دووبارە بگەنە شوێنی خۆیان و ئەوەی جەناوت باس کردووە لە هەموو شتەکان مهمترە بڕاستی باری ئەمن و ئاسایشی ئەوانە یعنی حتا کەمپەکان دەبی لە شوێنێک دروست بکرێن هیچ مەترسی و گەف و تهدیدی لەسەر نەبتە بۆی بتوانن بارەمی لە کەمپەکان ئەماهەنگی تەنسیق تا چەند هەیە لە نێوان ئێوە لەو لیژنەیە و کە سەرۆک جێگیری سەرۆکوەزیرانی پێشووی عێراق سەرۆکاتی دەکات 2 ساڵە مطلق لەگەڵ حکوومەتی هەرێم ڕێکخراوە بیانیەکان تا چەند هەماهەنگی و تەنسیقێک هەیە بە جۆرێک کە زیاتر ئاگاداری ئیشوکاری یەک بن بۆ ئاوارەکان بەتایبەت بۆ دروستکردنی کەمپ. با من بەڕاستیش بڵێم ینی ئەم مەلەف هەر لە ڕۆژانی یەکەم پێشەوەی ئێمە سەحب بینیش لە حکوومەت من طرحم کردووە بەڵام حکوومەتی عێراقی لەبەر وەزعی عسکەری و ئەو کەسن عسکەری کە دوای ئەحداسی مووسڵ زۆر احتیمامی بەم مەلەفە نەکرا ینی حتا پارەش بۆ تەخسیس نەکرا توانەکە ئەم کوسبەش هەیە کە ئێساڵێن 10 ملیار 50 ملیار تەخصیص دەکرێت بەڵام ئەم 10 ملیار و 5 ملیارە دوای مانگێک ئەگەتە وەزارەتی کۆچ و کۆچبەرانەوە بێژگە مەسەلەن تەحویلە و پارە بۆ هەرێمی کوردستانش دیسان ئێمە یەک مانگ خەریم بووی لە وەزارەت لەگەڵ وەزارەتی مالیە تاکو توانیمان حسابێک لێ TBI هەرێمی کوردستان بکینەوە بۆ ئەوی پارە تەحویل بکرێت بۆ ئاوارەکان کۆز زۆر بوونە بڵێم ئەم گرنگیە و تیمامە لە حکوومەتی فدرالی دەستی پێگەر دوای ڕوویدەکانی ڕووداوەکانی تلعفەر کە خەڵک لە تلعفەر کەوتە دەستی تەنزیمی داعش و خەڵکەکە ئاوارە بوونە خەڵکەکەش خۆت دەزانی ینی تەوایفی تێدا بووە ئەو وەختە خەمی ئەم مەلەفەیان خوارد و دوای ئەو لەژنان دروستکرا و پارە بۆ تەخسیس کراوە بەڵام ڕۆتینەکەیش ڕۆتین هەرچەندە لەژنە ئێستا محاولەیە کە تەجاوزی ئەم ڕۆتیناتە بکە بەڵام بۆ گەهاندنی ئەم یارمەتیە ینی ڕۆتینی تێدایە بەڕاستی من پێم باش بە حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان داوای مەبلەغێکی مالی لەو لیژنە بکەنە بوو خۆیان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانش ینی پارە بۆ تەخسیس بکرێت بۆ خۆیان حکوومەتی کوردستانش وەکو یارمەتیەک بووانە وەکو بتوانن لە ڕێگای خۆیان خزمەتی ئەم خەڵکەی کە هاتووە کوردستان وەکو ئاوارە یارمەتیان بدن. بەڵام لەو لیژنەیە حکوومەتی عێراقی ڕازی دەبێت کە بەرەپارەیەک بدات بە هەرێمی کوردستان یاخود تاکو ئێستا داوایەکی لەو جۆرە نەکراوە بۆ ئەوەی کە بۆ دۆخی ئاوارەکان بەتایبەت کە بڕەپارێک بدرێت بە هەرێمی کوردستان بۆ دۆخی ئاوارەکانی هەرێمی کوردستان تەرخان بکرێت. وەڵی داوا نەکراوە من بڵێم داوا نەکراوە من وەکو من ئاگادارم داوا نەکراوە کە لە حکوومەتی اتحادی مەسەڵەن هەرێمی کوردستان داوای پارە کرد بە حکوومەت بدرێت
بەڵام داوا یارمەتی ئیکراوە کە یارمەتی ئەوەرەکان بدرێت یارمەتیش بەڕێگای ئەم لژنە ئێستا هەندە هەنگاوی باش ینی بڵێم لژنە هەندە هەنگاوی هاوێتەوە وەکو ئێستا بڵێم غورفەی عملیات دروستکەوە لە هەولێر هەموو دەسەلاتەکانی هەیە دەسەلاتی زۆرە ینی ئەتوانن شتی باش بکەن بۆ ئاوارەکان بە دەمەکی ینی مناسب و کورتش ئەتوانە خزمەتی ئاوارەکان بکەن. بەڵێ سەبارەت بەو بڕەپارەی کە وەکو یارمەتی دەدرێت بە ئاوارەکان ئەم بڕەپارەیە یەک جار دەبێ بڕی 1 ملیۆن دینار بۆ خێزانێک یاخود بەردەوام دەبێ گەر دۆخی ئاوارەکان بەم جۆرە بێت ئەم بڕەپارەیە دەستکاری دەکرێت یاخود بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی ئاوارەکان شتێکی لەو جۆرە هەیە کە بە بەردەوامی هاوکاری مادی بکرێن لەلایەن حکوومەتی عێراقەوە مەبەست واللهی لە لژنە باسکراوە کە بە شێوەکی دەوری بتە ینی بین بدرێتێ بەو ینی ملیۆنێک بتە یان زیاد بکرێت یان کێم بکرێت بەپێی ینی وەزعەکە چون حاجەت و پەیدابوونی پارەش لە لژنە بەڵام من ینی قەراری لژنە ئەوەیە کە بە شێوەکی دەوری بتە بەڵام دەوریەکە چەندە ئەدی دوو مانگجارەکە سێ مانگجارەکە ئەوەش دوای بریاری لژنەیە لژنە خوی ئەو بریارە بەڵێ ڕۆڵی نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ڕێکخراوی کۆچ و کۆچبەران یان هەموو لایەنانەی کە پەیوەندیدارن بەم بابەتەوە بۆ بەدەمەوە هاتنی ئەم بابەتە لە هەرێمی کوردستان چۆنە؟ هەبووە جودەکی ئەوە جێگەی سوپاسیش لاسی ینی پێویست و ینی پێدوێ و مەطلوب نەبووە بەڕاستی چونکە خۆیان نیشانی ئەوان ئەم ڕێکخراوانە پێویستیان بە تەمویلە ئێستا ئەم شتە هەموو وەکو بڵێم کت و پڕ ینی دروست بووە ئەوانش دەبێ بچنە ئێمە خۆ مؤتەمەرێکی متحیدە منش حاضر بوومە بۆ ئەوەی دروستیان کردبوو بۆ کۆکردی پەردە لە دووەرە ئەو دووەلەی کە خۆیان مانەحن ینی پشگیری ومە متحیدەکەن مادیەن هەموو کات ئەوانش پەرەیان نییە بەڕاستی من وەکو ئاگادارم لە دەستپێکی ئەم کاری ساتە UNHCR لە ئەو پەرەی کە تەرخان کرابوو بۆ لەجیا سووریەکان شتیان کڕیوە و یارمەتیان ئاوارەکانی وسڵەوەیان داوە بەڵام ئێستا پاران پەرەشیان کوم کردووە بۆ ئەوانش پەرەیان هاتووە وەکو تەبەڕوە بەڵام ئێدی من نزانم ئێمە ڕقەبەتمان لەسەر نییە ئەوان ڕقەبەتی تایبەتی خۆیان هەیە ئێمە ناتوانین محاسبەیان بکەین. بەڵێ کاک دیندار لە ناوچەی ئەنبار کەمپێک هەبوو بە ناوی کەمپی وەلید نزیکەی 200 کوردی لێ نیشتەجێ بوو لەم دۆخەدا کە شەڕی چەکدارانی داعش و داعش بەشێکی زۆری و پارێزگای داگیر کردووە چارەنووسی و کوردانە کە بەشێکیان پێما بێ کوردی ڕۆژهەڵاتی کوردستان بوون چیان بەسەر هاتووە ئێوە ئاگاداری چارەنووسیەوان یاخود تا چەند پەیوەندیان بە وەزارەتیەوە هەبووە و کەمپە ئەوان پەیوەندیان بێمە نەبووە چووکە لاژی ڕسمی نەبوونە ینی پەنابەر مافی پەنابەری لە عێراق وەریان نەگرتووە ئەوەی لە عێراق مافی پەنابەر وەربگرێت ڕسمیان ئەو وەختە ئەکەوتە مەسوولەتی ئێمە وەزارەتی کۆچ و کۆچبەران ئەوان مەجموعەک بوونە تەنا کورد نەبوونە چەند خێزانی کوردی ڕۆژاوای ڕۆژهەڵاتی کوردستان بوونە عەرەبی ئەحوازیش تێدا بوونە فەڵەستینیش تێدا بوونە بەڕاستی وەزایان باش نەبووە هەر وەکو UNHCR یارمەتیانەدا وەکو من معلوماتم هەبووە حتا و کوردەکان قەرار بوو عەرەبەکان ببنە بەسڕە کوردەکانش بێنە هەرێمی کوردستان بەڵام هەندێک لەو کوردانە هەر خۆیان پێ خۆش نەبووە نانەویست بێنە هەرێمی کوردستان نزانم ئەگەرەکانش چبوونە ئێستاش وەڵا معلوماتم نییە لەسەر وەزایان لە کەمپی وەلید ماون یان وا بزانم هەندێکیان هاتنە هەرێمی کوردستان بەڵام هەمویان نا ینی نزانم ئێستا چارەنووسیان لە چدایە بەڵێ سەبارەت بە دۆخی پەنابەرانی عێراقی لە مەسوولیەتی متحیدەنە نەکێمە بەڵێ سەبارەت بە دۆخی پەنابەرانی عێراقی ئێوە چەند جارێک سەردانی چەند وڵاتێکتان کرد بۆ پرسی پەنابەران کە لە هەندێک لە وڵاتانی ئەوروپی بە زۆری پەنابەرانی عێراقی تێدایە بە زۆر نردنەوەی پەنابەرانێکێک بوو لە گرفتەکان ئەو پرسە چی بەسەر هادەیە و وەزیری کۆچ و کۆچبەران چیتان کردو لەگەڵ وڵاتانەی کە زۆرنەی پەنابەرانی عێراقی تێدا نیشتەجێیە بە تایبەت وڵاتە ئەوروپیەکان
والله ئەوانەی کە ئەو وڵاتانەی کە کێشیان یعنی ئەو کێشەی بڵێم پەنابەرانی عێراقی و زۆربەیان کورد بوون خەڵکی هەرێمی کوردستان بووە لەوێ مەرفوز بووە لجوویان ینی قەمەیان نەدراوە پێیان بە دەرەجایەکەم سوید بووە بریتانیا بووە هۆڵەندا بووە نەمسە بووە زۆربەی دەوڵەتەکان بەڵام کێشەی گەورە لە سوید بووە بەڕاستیش بڕیان زۆر بووە چەند جار محاولەمان کرد کە ئەمانە مەجاریان بدەنێ بەڵام ئێمەش لە ئاخری ئەوانش رازی نەبوون بەڵام ئێمەش رازی نەبووین کە لە مەتاری بەغدا پێشوازیان بکینە بەڵام ئەو گرفتە و خۆی ماوەتەوە گرفتی بە زۆردارنەوەی پەنابەران یان چارەسەر کراوە گرفتەکە والله چارەسەر نەکراوە بەڵام لە ڕووی عملی تا ئێستا یعنی ئەوە ژمارەی کە دوورکراون هەر زۆر کێ بە نسبەتی ئەوانەی کە ئێستا مەرفوزن هەندێکی لە ئوسترالیا دوورکراون هەندێک لە سوید بەڵام نسبە ڕێژەکە کێمە زۆر کێمە بەڵێ کاک دیندار دوایین پرسیارم بە کورتی سوپاس دەکەم جیاواز لە دۆخی ئاوارەکان بەڕێستان وەکو وەزیرێکی عێراقی یاخود وەزیرێکی کورد لە حکوومەتی عێراق خوێندنەوەتان چییە بۆ هاتنی حەیدر عەبادی و لا چوونی نووری مالکی لەم دۆخەدا پێتان وایە چی لە دۆخی داواکاری و خواستەکانی کورد دەگۆڕێت ئەگەر بە کورتی سوپاس دەکەین والله من ینی هەر خۆی گۆڕانکاریەکە لەبەرەوەی مەطلبێکی سیاسی بووە و نێودەوڵەتی بووە ودا ینی ئەوە بۆ گۆڕانەکە هەر خۆی شتە ینی دەستکەوتەکە ینی گۆڕانکاری بەرز مالکی هەر بە حەیدەر عەبادی یان بە شەخسێکی تر بەڵاستی خۆی ئینجازەکە دەستکەوتەکە ینی ئەوە بووە بوو تەداولێکی سلمی لە دەسەڵات بووە لە عێراق بەڵام من ئاعتراز لەسەر مەسلەی شەخص هەرچەندە شەخص دەوری هەیە لەو مەوزوعە بەڵام ئاعترازەکانمان لەسەر منهەجی ئیدارەیەوە دەرلەوتووە لەسەر بەرنامەجی سیاسی ئەم حکوومەتە بووە چون ئەڕوانتە چارەسەرکردنی کێشەکان یعنی تا ئێستا خراپ بووە ئێمە بە ئومێدین کەم پیرۆزباییش لەکەین ئینشەڵا وەختەکەی باشتر بەڵێ سپاس ببوورەوە هەر چەندە دوایین پرسیارم بوو بەڵام پرسیارێکی تر بە گرنگ دەزانم لە بەڕێستانی کەمپی مەخمور کە بەشێک لە ئاوارەکانی خەڵکی باکووری کوردستان تێدا نیشەجێ بوون ئەو کەمپە چی بەسەر هاداوەرەکانی دابش کراون بەسەر شوێنەکانی دیکەدا تا چەند ئاگاداری ئەوەن ئێوە وەزارەتی کۆچی کۆچبەران بە کورتی سپاس دەکەم ئەوش لە بەرپرساتی من نییە چونکە ئەوانش ینی وەکو ئاوارەی ڕسمی نین لە عێراق سەر بە یۆنی سەرن منەظەماتی بۆ بڵێم ئەمم متحیدەیە ینی بەڵێ من والله هیچ معلوماتێکم بەڕاستی لەسەر ڕەوش و بەردووقی ئەوانم نییە زۆر سپاس بەڕێز دکتۆر دیندار نەزمان دۆسکی وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراقی لە شاری دهۆکۆ لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستان بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکە بوون کاتی خۆش بۆم لایەک و خواتان لەگەڵ